تانە لەسەر دابەشکردنی چێکی دەسەڵات لە بەقا کێشە نییە بەسە سەر موسە کێشە هەیە. پارتی هەڵی سیڕوون نییە، ئەگەر هەڵی سیڕوون بۆ دوای هەڕەشەکانی مەسعود بارزانی یەکشانەوە لە عێراق لە هەیبەتی هەرێمی کوردستان درا. پێم وایە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لە بەغا بکشێتەوە حیزبەکانی تر ناتوانن بمێننەوە، خاتە دوای خۆیان. سڵاتان لەبێت ئەم کاتتان باش. پێوەست با دۆخی هەرێمی کوردستان و دۆخی دارایی هەرێمی کوردستان و موچەخۆرەکانی گفتوگۆکان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقدا لە ڕێگەی شاندە دانووسانکارەکانیانەوە بەردەوامی هەیە. لە دوێنێەوە شاندێکی دانووسانکاری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە بۆ قسەکردن لەسەر ڕژنووسێک کە ناوەڕۆکەکەی مەلەفاتی نەوت داهاتی نانەوتی چەوتینی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە خۆی دەگرێت. بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا دیار نییە دەرەنجامی ئەم کۆبوونەوانی نێوان هەردوو شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا کە ئایا ئەم کۆبوونەوانەی لە دوێنێەوە لە بەغدا دەستی پێکردووە دەگاتە نەتیجەیەک و کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کۆتایی پێدێ بە تەواوەتی یاخود نەخێر کێشەی موچال لەوەی کە ئێستا هەیە گەورەتر دەبێت. ئەمەش بۆ دەگرێتەوە کە و کۆبوونەوانی یاخود ئەو ڕێکەوتنانی کە لە ڕابردوودا لە نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا کراون ڕێکەوتنێکی تاڕادەیەکی زۆر مەتاتی بوون وەک لەوەی کە ڕێکەوتنێکی کۆنکرێتی بن و بە تەواوەتی گرفتی موچەخۆرانی هەرێمی کوردستانی تێدا چارەسەر ببێت. گفتوگۆکان گەرمن، چاوەکان بە تەواوەتی لەسەر ئەو کۆبوونەوانەی لە دوێنێەوە کە لە بەغدا دەستی پێکردو و ئەمڕۆژ وا بڕیارە لە دوای ئەنجومەنی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بڕیاری تەواوەتی لەبارەوە بدرێت. چاوەکان بە تەواوەتی لەسەر ئەوەن. منیش گفتوگۆی گەرم لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم دەکەم زۆر بەڕێز هۆشیار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی عێراق. کاک هۆشیار سڵاوات لێ بم کاتە باش تەندروستی چۆنە؟ هیوام زۆر باش بی. یەکەم پرسیارم لەوە دەست پێ دەکەم بەڕێستان پەرلەمانتاری پێشووی کوردبوون لە عێراق هەروەها وەکو کەسایەتێکی سیاسی ڕێی سیاسیتان هەیە لە بارودۆخە سیاسیەکان بارودۆخە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا ئەم ڕۆژانە بە تەلەفۆن چۆن بەسەری دەبێت؟ خەڵک پەیوەندیت پێوە دەکات ئەم وەزعە چی لێ دێت چی لێ نایەت؟ بەخێر بێن، زۆر سوپاس. خۆی ڕاستیەکەی من لە 2021 لە پەرلەمان نەماوم، یعنی بەڵام تا ئێستا خەڵک طبعا خۆ دەزانی ینی ئێستا گەیشتن یاخود دەستڕاگەیشتن بە پەرلەمانتار سیاسی میدیاکار لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئاسانترە لە ڕێی تەلەفۆنەوە. پێشتر هەر تەلەفۆن بوو، ئێستا با بڵێن سەگۆکانی سۆشیال میدیا هەن بەڵێرەوەڵات تا ئێستاش خەڵک هەر پرسیارەکات و تا ئێستا بەشێک لە خەڵک پێی وایە من هەر لە پەرلەمانم، یعنی لەبەرەوەی کە لانی کەم لە مەلەفە گرنگەکانە لە مەلەفە هەستیارەکانە ئەوەی کە پەیوەندی بە بژێوی ژیانی خەڵکەوە هەیە نەبێدەنگ بووین بێدەنجیمان هەڵبژاردو و بەردەوامی قسەمان لەبارەوە کردو. بەشێک لە هاوڵاتیان پیان وایە هێشتا هەر لە پەرلەمانین پەیوەندیمان پێوە دەکەن و پرسیارێکی زۆرەکەن، نیگەرانیی زۆریان هەیە و زۆربەی پرسیارەکانیش پێوەستن بەوەی کە ئایا کێشەی موسە چارەسەر دەبێت یاخود چارەسەر نابێ، ئەو وەفدە ڕێک دەکەون یا ڕێک ناکەون، ڕێکەوتن نزیکە یاخود ڕێکەوتن دوورە. بەتایبەتی من لە ماوەی ڕابردوودا جۆرە لە تەفاعول لە منیشاندا بوو لەوەی کە با بڵێن ئینشاڵڵا ڕۆ و حەل و ڕۆ و چارەسەرە لە خۆشمەوە ناتەمان ئەکی تەمەنای هەموو کەسێکە کە ڕێکەون و بگەنە ئیتیفاق، بەڵام بەشێکیشی پەیوەندی بەو زانیاریانەوە هەیە کە من نەزانم هەر لەگەڵ سەرهەڵدانی کێشەکە ئەمریکیەکان لەسەر خەتن، من لەگەڵ سەرهەڵدانی کێشەکە ئیرادەیەکی دەولی هەیە دەیەوێت ڕێک بکەون و تا ڕادەیەک قەناعەتیشم وایە ئەم ئیرادە دەولیە سەر دەکەوێت، ڕەنگە دووا بکەوێت بەڵام سەر دەکەوێت ئەوەی کە ئەو ئیتیفاقە بکەن و ڕۆڵی ئەمریکا تایدا زۆر گەورەیە. یعنی ئەمریکیەکان لەسەر خەتن جاری تریش باسم کردووە، ڕەنگە خەڵکانێک زانیاری نەزانێ بەڵام ئەمریکیەکان لە تەفاسیل و دیتیل ئاگادارن، یعنی چۆن لەگەڵ حکوومەتی هەرێم لەسەر خەتن لەگەڵ حکوومەتی عێراقیش لەسەر خەتن تەنانەت لەناو وەزارەتی داراییە زانیاریان هەیە دەیانەوێت بزانن ڕووی ئەم کێشەیە لە ڕووی سیاسیەوە چییە، لە ڕووی تەکنیکیەوە چییە، لە ڕووی ئیداریەوە چییە، مەسەلەی کێشەی نەوت چۆن چارەسەرە بێت و ئەوانە. و ئێستا من و تۆ کە قسەکەین تا ئەم لەحزەی کە من و تۆ قسەکەین با بڵێن گەشتبینیشی ئەو تۆ نییە بە تایبەتی لە بەرەنجامی ڕێکەوت با بڵێن دانیشتەکانی دوێنێ، بەڵام من تا ئەم لەحزەی شەر متەفائیلم بەوەی کە ئینشاڵڵا ئەم کێشەیە یەکلا دەبێتەوە و چارەسەر دەبێ و لە هەمووشی مهمترەوەیە کە بەڕاستی خەڵک پرسیارێکی زۆری هەیە بۆچی، چونکە بە بەردەوامی لە 2014 تا ئێستا خەڵک ڕاهاتووە لەسەرەوەی کە خەڵکێکی زۆر ڕازگوانە قسەی لەگەڵا ناکەن، ینی نە لە دەسەڵات لەگەڵ ڕێزمان نە لەگەڵ ئۆپۆسیۆنیش، ینی نە لە دەسەڵات ڕاستیەکانی وەکو خۆی پێڵێ نە لە ئۆپۆسیۆنیش. بەڵام سوپاس بۆ خوارەبەرەوەی ئێمە سەرەتاکانی ئەم ڕازگۆیەمان پاراستووە، جا بەوەی کە ئەگەر متەشائیم بووبین یاخود ڕەشبین بووبین ئەساسیشی هەبووە، ئەگەر گەشببینیش بووبین ئەساسیشی هەبووە، هەبڵە خەڵک پەیوەندی ئەکات بەداخەوە. ینی مەبەستمەوە یە کاڵم بەداخەوە خەڵکێکی زۆر نیگەرانە، ئەگەرنا
ئینسان بە پەیوەندیکردنی خەڵک ینی خۆشحاڵە. زۆر باشە کاکۆشیار هەر شتێک کە ڕوو دەدات بە تایبەتی لەو بارودۆخی ئێستا ئەو بارودۆخەدارەیە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دروست بووە هۆکارگەلێکی هەیە. دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئەوە نزیک دەبێتەوە لە 7 ڕۆژ 2 مانگ زیاتر دەبێت. موچە دابەش نەکراوە. ئەم دۆخە بۆ بە ئێستا گەیشتووە، هۆکارەکانی چی بووە؟ پێشتر چی بووە ئەم دۆخە گەیشتۆ بەمڕۆ؟ ئەزانی هۆکارەکەی ڕوونە، مۆزوع نەوتە، مۆزوع داهاتە، مۆزوع پارەیە، مۆزوع ئەوەیە کە ئێمە حکومڕانیەکمان هەیە، دوو حیزبی دەسەڵاتدار تێیدا بکەرن کە ئەمانە بێجگە لە پارە و بێجگە لە داهاتی نەوت و بێجگە لە داهاتی ناوخۆوە بە نظامێکی زۆر ناشەفاف بە سیستمێک کە پڕپڕێتی لە تاڵانی پڕپڕێتی لە چەتەی ئەم هەرێمە ئەبەن بەڕێوە، ئەمە وازحە و لە ڕابردووشدا بەداخەوە بۆ گەیشتووە بە ئەمڕۆتوان پرسیارێکی ورد و جوانە لەبەرەوەی بەشێکی زۆری خەڵک ینی لە 2014 و 15 لەگەڵ سەرهەڵدانی ئەم کێشەیە بەشێکی زۆری لایەنە سیاسیەکانی دەرەوەی پارتی و یەکێتیش و تەنانەت خەڵکیش قەناعەتی وانە بوو کە ئەمانە کاتێک کە باسی تەصدیری مستەقیل دەکەن ناردنە دەرەوەی نەوت دەکەن بەسەر بەخۆ یاخود نەناردنەوەی داهات دەکەن بۆ حکوومەتی فدراڵ قەناعەتیان وانە بوو کە خەڵکەکە بگێنە ئەم مەئساتە گەورەی کە پاشەکەوتی موچە بێنن دوای لێبڕینی موچە بێنن دوای موچە نەدەن. ئاگادار بە کەم بوون، زۆر کەم بوون بەشێکی ئەوەش کە خەڵک پەیوەندی بە ئێمەمانانەوە دەکاهی ئەو سیقەیە لە 2014 و 15 و 16 تا دەگاتە 17 ئەو کاتی کە ئەوانە دەچوون بە غاودیان گوت بەغدا مفلیسە خۆیان ئامادە کرد بۆ ڕیفراندۆم من بەڕێز دەڵێم و لە ڕێگەی تۆشەوە بە بینەرەکانتان چەند بوون ئەو کەسانی کە دژی ئەم سیاسەتی و ئەجێندایە بوون زۆر کەم بوون، زۆرینەیان چەپڵیان بۆ لێدان، زۆرینەیان بوون بە ئەو ئاواز لە مۆزوعی ڕیفراندۆمەکەیانە بۆ بەم ڕۆگەیش لەبەرەوەی فترەیەکی زۆرێک لیان بێدەنگ بوون بە کۆمەڵگەکەوە بە حیزبەکانی دەرەوەی دەسەڵاتەوە کە من ناومناونەنیشیان دەوری دەسەڵات بەم ڕۆگەیش لەبەرەوەی پارتیویشتی بۆیان دەرکەوت ئەگەر پاشەکەوتی موچە بکەن بۆیانە چێتە سەر، ئەگەر لێبڕینی موچە بکەن بۆیانە چێتە سەر، توانن نەوت بفرۆشن، توانن داهاتەکەی نەگەڕێنەوە، توانن زۆربەی داهاتەکانی هەرێمی کوردستان بۆ خۆیان ببەن. ئەمەش بە دووسێ لێ قبولکردن، یەکیشیان کۆمەڵگەکەیە، دووەمیان بە تایبەتیش دوای ئاوابوونی پرۆژەی سیاسی گۆڕان وەکو معارەزە هەستیان کرد معارەزەیەکی کاریگەری ئەو تۆنێ کە ڕایان بگرێ، سێهەمیان و لە هەموو ئەوانە مهمتر بەو تەواو و بە یەکداچوونی بەرژەوەندیانەی کە لە بینی حکومڕانانی عێراق و یان دەسەڵاتدارانی عێراق و دەسەڵاتدارانی هەرێم هەیە لە 2014 و 15 تا ئەم لەحزەی کە من قسە بۆ تۆ کەم چاوەڕوانخان دەسەڵاتدارانی عێراق بەرپرسیارن لەوەی کە هەمیشە هەر کاتێک خلافێکی سیاسیان هەبوو بێ دەستیان بردو بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یاخود خلافێکی تەکنیکی و تەنانەت ئیداریشیان بوو کارتێکی فشار بۆ بەڵام هەوڵیان نەداوە نەهاتوون بێن کێشەکە چارەسەر بکەن، یعنی ڕۆیشتن بە دوای دووکەڵەکەی سەرچاوی ئاگرەکانی نەکردووە. چۆن دەسەڵاتدارانی عێراق دەزانن کە پارتی وێشێتی و دەسەڵاتدارانن کە داهات ناگەڕێنەوە نەوت بە قاچاق دەبن، بلانی کەم بۆ نمونە لە دوای ڕاگررتنی نەوتەوانە، بەڵام یەک هەنگاوی ئیداری یەک هەنگاوی با بڵێن دەوڵەتیان نەناوە بەڕووی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە، بەڵام هەمیشە پەنایان بردووە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. من پرسیارێک لە تۆ کەم دوێنێ لە کەناڵی شریشە باسم کرد زۆر گرنگە. ئێمە لە 2014ەوە ئەم کێشەیەمان هەیە یاخود نیمانە باشە لە 2014ەوە هەمانە جۆکو ئێستا بەڕێزت باس کرد جاری وایە 7 ڕۆژی خاندووە جاری وایە زیاتری خاندووە وانە ڕێکەوتنەکانیش کۆنکرێتی نییە. باش هەمیشە لە قانونی موازنەیە بڕگەیەک دانراوە ئیلتیزامیان پێوە نەکردووە. باش لە 2014ەوە تا ئێستا چەند حکوومەت گۆڕاوە لە عێراقدا؟ حکوومەتی عەبادی، حکوومەتی عادل عەبدولمەهدی، حکوومەتی کاظمی، ئەوش حکوومەتی سوودانی. لە 2014ەوە هیچ حکوومەتێک لەم حکوومەتانە هەیە پارتی و یەکێتی زۆر بە خەستی و بە قورسی و بە تەعبیری خۆیان بەشداریانتیانە کردوێ. ئەوە بۆچی لە بینی حکوومەتی عێراق و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە لەسەر دابەشکردنی چێکی دەسەڵات لە بەغا کێشە نییە، بەس لەسەر موسە کێشە هەیە. ئەم قسەیەم بۆ ئەوەیە بۆەوەی لە ڕێی ئێوەوە لە ڕێی شارەوە ئەم پەیامە بگێنم ئەوانەی کە پێیان وایە دەسەڵاتدارانی عێراق و سوودانی و نازانم پێشتر هەموو شتێکیان کردووە. من لە 2018 بە بەیاننامەی ڕسمی بە عەبادی وتووە تۆ ترسنۆکی لە بەردەمی دەسەڵاتدارانی گەندەڵی هەرێمی کوردستان بەڵام ئازای بۆ بڕینی موچەی خەڵکی کوردستان بۆ بەم ڕۆگەیش لەبەر هەموو ئەو هۆکارانی کە ئێستا بۆم باس کەواتە دەکرێت بڵێن دوێنێ درەنگانی شەو
میدیاکانی نزیکی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوە دەکەن کە نەرمی نواندنێکی زۆر لەلایەن شاندەکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە ئامادی چارەسەری گرفتەکان بەڵام بەغدا داواکاریەکانی هەر بەرز دەبێتەوە داواکاریەکانی سنووری دەستوری هەرێمی کوردستان دەبەزێنێت کەواتە دەکرێت بڵین ئەم جارە حکوومەتی هەرێمی کوردستان سازشی لەسەر مافەکانی هاوڵاتیان کردووە بۆ گەیشتن ڕێکەوتنێکی کۆتایی بۆ چارەسەری ئەم کێشانە بەڵام حکوومەتی عێراق نایەتە پێشەوە. من حەزەکەم خەڵکی کوردستانیش و میدیا بە تایبەتیش چاوەڕاخان زۆر ورد بن لەم جۆرە مانشێتانە کە بڵاوەکرێتەوە. تۆ خۆ دەزانی ینی من ئێستاش خۆم بە میدیا کارەزانم خۆم بە ڕۆژنامە نووسەزانم نەک سیاسی کاتێک کە میدیای نزیک لە سەرۆکی حکوومەت یاخود بەرپرسێکی دیاری پارتی دیموکراتی کوردستان دەڵێن ئێمە سازشی زۆرمان کردو یان کۆمەڵێکینمان تەقدیم کردووە ئەبێ میدیا لەگەڵیان ورد کاتەوە بڵێ زەحمە نەبێت چیتان کردووە ئادەی ئەم سازشە چێکە کردوتانە ئەبێ قسە بکە بۆ نمونە ئەگەر مەسلەی نەوتە ئایا ئێوە ئامادە نەوت چەند ڕادەستکەن ئەگەر مەسلەی داهاتی ناوخۆی ئێوە چەندی ئەنی ئەم جوملە مەقاتیانە ئەم ڕستانەی کە فرێ ئەدرێن هیچ ئەساسیی لەبەرەوەی هیچ ئەساسێکی ناوەرۆکیان نییە یان لەبەرەوەی بەتاڵن یان لەبەرەوەی کۆمەڵی قسەی ئیعلامین و هیچی تر لەبەر هەموو ئەوانە من زۆر سیقە بەم قسانە ناکەم بۆ نمونە من ئەگەرمەوێ قسە بکەم وەکو سیاسیەک ئەڵێم ئێمە ئامادە بووین سازشمان کردووە یەک دوو سێ چوار پێنج بۆ نمونە لەم خاڵانەیە هەمووی نەرویمان واندووە بەڵام کە جوملەیەکی ئاوا عام فڕێ ئەدەی وەکو ئینشایەکی عام وەختی خۆی ئینشای عام هەبوو خەڵگەی نووسی بۆ هەر شتێک هاتووە بەس عینوانێکی گۆڕی ئەمانەش بەس عینوانەکەی گۆڕن وەڵای ئێمە سازشمان کردووە زەحمە نەبێت لە چییە بۆ نمونە هەموو نەوتی هەرێمی کوردستان ڕادەستەکەن ئەبێ لەگەڵیان وردکەنەوە بەتایبەتی لەو مەلەفینەوتە خەلەل لە چییە کە ناگەنە ڕێکەوتن حکوومەتی هەرێم داوای عێراق داوای ئەوە دەکات کە مەلەفی نەوتی هەرێمی کوردستان بەتایبەتی نەوتیەوە بەرهەمهێنرا و بەرهەمهێنرا و لە هەرێمی کوردستان ڕادستی ئەوان بکرێەوە ئەوان خۆیان کە ڤەری پێداویستەکانی ناوخۆ بکەن هەرێم ئەڵێ نەخێر من بۆ پێداویستی ناوخۆ پێمە بەڵام با ئێستا ئێمە حساب و کتابێک بکەین بۆ ئیدارەدانی وزە بۆ ئیدارەدانی سوتەمەنی ئێمە دوو تەجروبەمان هەیە تەجروبەی هەرێمی کوردستانمان هەیە تەجروبەی ناوەڕاست و خواری عێراقمان هەیە کامیان سەرکەوتوتر بووە لە ناوەڕاست و خواری عێراق بنزین بە چەندە بە 450 وانە نەوت تقریبا لەباری بەلاشی وایە ئەی لە هەرێمی کوردستان بنزین بە چەندە لە هەرێمی کوردستان قامەکان پڕبوون خۆپشاندانی هاوڵاتیان بۆگرانی سوتەمەنی و ئەم بابەتانە بزەبە پرسیارێکم بوو کە حکوومەت و بەشەنەوتێکی ئێوەی گلی بداتەوە بۆ خۆی لە چیدا بەکاری دێنێ لە کام خزمەتگوزاریدا بەکاری دێنە کە ژیانی هاوڵاتیان ئەزانی چی من بای ئەوەندە لۆژیشیم کە ئەزانم کە ئەم هەرێمە پێداویستی زۆری هەیە بەڵام ئەم پێداویستی لە چوارچەوەی عێراقا ڕێک بخرێتەوە سەرکەوتوترە بێ لەبەرەوەی لە عێراقا مەدعومە یعنی تۆ لە دوای 2005 و 2006 عێراق توانیوێتی مەلەفی سوتەمەنی بە شێوازی مەدعوم بە سەرکەوتوانە بە بابڕێەوە تۆ دێی بنزینت لە خەڵک خسۆتە سەروی 1000 دینار ینی لە عێراقا نیوە قیمەتە لەوەی تۆیە دێی ئەڵێ بە خەڵک هەڵێ وەڵام من بە سوتەمەنی بخۆم گلە دەمەوە لەبەرەوەی بە پێداویستی ناوخۆ پێویستمە نەخێر مۆزوعی ئیدارەدانی کارەبا ئەبێ ئەم مەلەفە یەک بخرێ مەلەفی تاقە ئەبێ یەک بخرێ ئەمان لەبەر پەک نەکەوتنی کۆمپانیەکانیان لەبەرەوەی کە بتوانن ئەوە لە سلێمانی تەعبیرێکی ئێستا ڕەنگە زۆر بۆ ئەوە هینێک بکەن ڵە قوچ و قاچ نازەم قاچ و قوچێک بکەن لە دزی و لە هینە لەوەی کە بیانەوە شتێکیان لەبەردەستابێ هەم بۆ کۆمپانیەکانیان بالمناسبە ئەو کۆمپانیانەی کە هەیەە ئەتوانن لە چوارچەوەی وەزارەتی نەوتی عێراق جارێکی کە کارەکانیان ڕێک بکەنەوە ڕەنگە گرفتێکی ئەو تۆ نەبێ بەڵام کاکە کاتی ئەوە هاتووە واز لەم دروشم بانزێ بێنن ئەوان نەیانتوانیوە بنزینی هەرزان بدەن بە هاوڵاتیەکانی خوان عێراق توانیوێتی کەواتە هاوڵاتی کورد منی هاوڵاتی تۆی میدیاکار ئەوی سیاسی دەبێت چاوی لەو سەر و تەجروبەی عێراق بڵێ بدەی وەڵا کاکە بابیکەین بە یەک سیستم نەگەوەی بێ ئەو بە کۆمەڵێک دروشم بازی وڵا ئێمە کێشەمان لەسەر کوردستان بابە کێشەتان لەسەر کوردستان نییە کێشەتان لەسەر نەوت و کێشەتان لەسەر پارەیە کێشەتان لەسەر داهاتە لەسەر کوردستانی چیشتیسی کێشەکەی یەک شتێنی تۆ قسەیەکت کرد پرسیاری یەکەم ئەگەڕێمەوە بۆی ئەڵێ بۆ گەیشتۆ بۆ لەبەر چی گەیشتۆ بۆ لەبەرەوەی ئەمانە هەمیشە ئەتوانن بە کۆمەڵێک دروشمی نەتەوەیی بە کۆمەڵێک دروشمی قەومی بە کۆمەڵێک فشەی قەومی ڕاستیەکەی بە ناوی کوردایەتیەوە بە ناوی ئەوە هەم کۆمەڵگەکە بەنجکەن هەم ئیعلام بەنجکەن هەم بەشێک لە ئینتەلیجنسیای گەندەخۆر و بەناو ڕۆشنبیر و ڕووناکبیر و گەند بەنجکەن و درێژەش بدەن بەم تیجارەتی خۆیان بەم بازرگانی خۆیان بەم چەتەیە خۆیان یعنی لەبەرەوەی کێشەکە ئەوە درێژەی کێشاوە باسی کۆمەڵە دروشمت کرد لەم دۆخی ئێستادا یەکێتی پارتی هەڵبەتە
وەکو باس کرد بەرپرسیاری سەرکی و دۆخی ئێستان لە هەرێمی کوردستاندا پارتی هەڵوێستی ڕوونە بەڕاستی بەرپرسەکانی باڵای پارتی خۆی هەڵوێستی ڕوونە کە بەغدا موستەم و مامەڵێکی ستەمکارانە لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکات بەشێکیان جیابوونەوە و دامەزراندنی دەوڵەتی کوردی بە چارەسەرزانن هەڵوێستی ڕوون باید کۆمێ بە مناقەشەیە بکەین پارتی هەڵوێستی ڕوون پارتی دروشمەکانی ڕوونە هەڵوێستی ڕوون ئەم دروشمانە باشکرا دیارە بۆ بەرامبەر بەغدا بەڵام یەکێتی دەتوانم بڵێم بەرپرسانی باڵایەکەتی ڕۆڵێکی تەماشاکەریان هەیە لێرەدا بۆچی یەکێتی بەم جۆرەیە ینی هەڵوێستێکی تا ئێستا ڕوون و دیاریکراوی نییە سەبارەت بەم پرسەی کە ئێستا لە هەرێمی یەکێتی بە کۆمبارس بوونی خۆی ڕازیە لەم مەلەفەیە یعنی یەکێتی بەوە قەنەعەتی کردووە کە ئیتر ڕۆڵی کۆمبارسە و پاڵەوانی سەرەکی و ئەکتەری سەرەکی لەم معادلەیەدا پارتیە و ئەمەش زۆر خراپە چکە یەکێتی زۆنێکی گەورەی لە بەردەستایە یەکێتی ئەتوانێت بڕیاری یەکلاکەرەوە بالەوەی کە ئەویش بکەری سەرەکیە نەک کۆمبارسی ینی بەڵام بەداخەوە ینی لەم جۆرە مەلەفانەیە وەکو کۆمبارس دەرەکەوێت هەنە جارەکەوێتە ناو دروشمەکانی پارتی تۆ باسی هەڵوێست پارتی هەڵوێستی ڕوون نییە ئەگەر هەڵوێستی ڕوون بۆیە دوای هەڕەشەکانی مەسعود بارزانی یەکشانەوە لە عێراق بە یەکجاری یەکشانەوە 2 مانگە خەڵک عقوبە دەن چاوەڕێچین بۆ نمونە یان لانی کەم بەژاریان ناکرد لە تۆ دیقەتی ئەوە بدە تۆڵی هەڵوێستی ڕوونەوە نیە تۆ لە لایەکەوە کاک مەسعود خۆی هەڕەشەکە کەچی لە لایەشی ترەوە پارتی خۆی یەکەم حیزبە یەکەم لیستە یان یەکەم لایەنە کە ناوی کاندیدەکانی خۆی ڕادستی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەکات بۆ هەڵبژاردن نەخێر دروشمەکانیان ڕوونە بۆ بەنجکردنی شەقام بەڵام هەڵوێستەکانیان ناڕوونە باسی کشانەوەی پارتیت کرد لە بەغدا ئەگەر بێت و پارتی لە بەغدا بکشێتەوە لەگەری ڕێک نەکەوتنی ئەم دووشاندا دۆخەکە بەم شێوە بمێنێتەوە پارتی لە عێراق بکشێتەوە یەکێتی دەتوانێت ڕاستەوخۆ موچەخۆرانی سلێمانی لە بەغداوە دابین بکات ئەمە لە ڕووی ئەمەلیەوە چۆنە کاگۆژیار ئەزانی من ئەم مۆزوع ینی ئەم مۆزوعیەوەی من بۆ خۆم قەت تەمەنای ئەوە ناکەم کە تەمەنای ئەوە ناکەم کە بگاتە دۆخێک بڵێن موچەخۆرانی سلێمانی و موچەخۆرانی هەولێردۆ چکە من کوردستان بە یەک نیشتیمان نەزانم و هەموو تەمەنای منیش ئەوەیە ئەو تووڕێی و ناڕەزایەتی و بێزاری کە لە سلێمانیا هەیە و ئەبیندرێ و دێتە سەر شەقام هیوادارم خەڵکی ئێمە هاو نیشتیمانیانی ئێمە هاو زمانانی ئێمە هاو خەمانی ئێمە هاو معاناتانی ئێمە لە دهۆک و لە هەولێری شەستی پێ بکەن و هەمان تووڕێی بێزاریان هەبێ بەڵام پێم وایە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لە بەغا بکشێتەوە حیزبەکانی تر ناتوانن بمێننەوە خاتە دوای خۆیان طبعا من تەمەنای ئەوە ناکەم بەڵام دڵنیا بەلەوەی ئەیان خاتە دوای خۆیان چۆن لە ڕیفراندۆمەکە خسێ دوای خۆیان دوای شەمو دیان گۆڵا ئێمە نەبووین مەلعەب بە مەلعەب لەگەڵ یا ئەگەڕان ئاخر خۆ ئەزای خۆ چاوەڕوان بۆ معلوماتت لە بارێکی ئەم معادلەی کە ئێستا لە کوردستانی عێراق هەیە معادلەی دوای ڕیفراندۆمە ئاگادار بە بیرت نەچێ معادلەی دوای ڕیفراندۆم تا ئەم لەحزەیە بەردەوامی هەیە ئەم لاوازبوونەی لە هەیبەتی هەرێمی کوردستان درا ئەو لاوازبوونەی لە داری بە تعبیرێکی خۆشناوان لە داری دەمانچەی هیندرا هەرێمی کوردستان دراوەکوکیان بەهۆی ڕیفراندۆمەکەەوە بووی لە ڕیفراندۆمەکە پارتی هەموویانی نەخستە دوای خۆی زۆرینەی نەخستە دوای خۆی ئەوەشی کە ڕێی لێ گیرە هەرە چوو لە سەرۆی بەڵێمان کردو بەڵەیەکەین و ئەوانەوانە لەبەرەوە ئەگەر پارتی بکشێتەوە پێم وایە حیزبەکانی تر ئەکشێنەوە بەڵام بۆ چوونێکێ سیر کە باشتێکت پێ بڵم لەسەر مەسەلەی ئەو کشانەوەیە ئەوە برای بەڕێزم دکتۆر یاسین تەهاش ڕئیسی وای خست بۆ ڕوو ئەگەر ئەوانە بەجددی لە عملی سیاسی لە عێراق بکشێنەوە بەڵام بەجددی نەک بە تەکتیک نەک بۆی کە جاریشکە ینی لە دەرگاوە بێنە دەرەوە لە پەنجەرەوە جاریشکە بڕۆنەوە ژوورەوە ئەتوانن بۆ نمونە بڵێن ئێمە بەژاری هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقیش ناکەین یەڵا با سەر لە نوێ کێشەکانی هەرێمی کوردستان بخینەوە سەر مێزی گفتوگۆ بە نێوەنگیریشی دەولی بۆ نمونە بە نێوەنگیری ئەمریکیەکان مەسەلەن ئەگەر ئاوا جددی بن ینی هەڵوێستیان هەبێ نەک دروشمەزانی کێشەی من لەو گفتوگۆی کە لە بینی خۆ من و توای ڕوویدا ئێستا کێشەی من بریتە لە هەڵوێست بریتینە لە دروشم ئەوانە لە دروشمە زۆر ئازان کەس بەقەدر ئەوانە لە دروشم بازیە شارەزانیە کەس بەقەدر ئەوانە نەیتوانیوە بە دروشم ئەم کۆمەڵگەیە ئەم وڵاتە بۆ ماوەی 60 ساڵ بەنج بکە بەڵام لە ئاکشنە لە هەڵوێستە ڕاستیە لاوازێکی زۆریان هەیە ئەگەر نابا بکشێنەوە هەموو کێشەکان جاریشی بخەنەوە سەر مێزی گفتوگۆ بەڵام نەک لە ئێستایا بکشێنەوە و بەحساب لەم حکوومەتەیە کشاونەتەوە بەڵام تیجارەتیان لەگەڵ ئاستی بانکەکانە هەر بەردەوام بێ مۆزوعی تێگەیشتنیان لە مۆزوعی قاچاقچێتینە و تو هەموو ئەوانە بەردەوام بێ و پەرۆژ بن بۆ ئەوەی کە ئایا هەڵبژاردن کە یەکرێ و کەی ناکرێ کشانەوە بە مەفهومێکی قاتع بە مەفهومێکی دابڕ کە فعلەن سەر لە نوێ کێشەکان هەمووی کێشەی خاکە کێشەی مشارەکە و با بڵێن چۆنێتی بڕیاردانی سیاسی لە عێراقدا کێشەی چۆنێتی دابشکردنی سەروەت و سامانە کە سێ کێشەی سەرچین لە چوارچێوەی هەر سیستمێکی فدرالیە باجاریشکە بهێنەوە سەر مێزی گفتوگۆ بەڵام ئایا ئەمە دەکەن نە بۆ لەبەرەوەی حەجمی تیجارەتیان حەجمی بەرژەوەندیان حەجمی ئەو کڕین و فرۆشەی لە بینیانایە حەجمی ئەو پارەی کە لە بینیانایە زۆر لەوە گەورەترە کە
پەیوەندی بە بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکەکەیەوە هەبێت. زۆر باشەکەواتە لە کوێوە قسانەی کە کردت ئێمە وەک شارپرس نە ئومێد بە خەڵک دەین نەبڕاستی بە هیواشیان دەکەین بەڵام بەم دۆخی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە کاگۆشیار پێتان وایە وەکو ڕای جەنابتان زۆر بەڕاشکەوێ ئێمە پێم بڵێ کە دۆخی موچە بەرەو چارەسەری گرفتی کێشەی موچە دەڕوات یاخود بەرەو کێشێکی گەورەتر لە موچە. من تەمە ناکەم بەرەو چارەسەر بڕوات یعنی ئەمە قسەی با بڵێن ڕوون و ڕاشکاوی منە و هیوام بە چارەسەر گەورەیە هێشتا هەر هیوام بە چارەسەر گەورەیە و هەر ئەبێ ڕێکیش بکەون و ئاگاداری ئەو نێوەنجیریەش هەم بە تایبەتی ڕۆڵی ئەمریکیەکان تیا زۆر گەورەیە بەڵام بەڕاستی یەک مەسج هەیە کە ئەمێ زۆر لە ڕێی شارپرسەوە بگاویژەوەیە کە خەڵک زۆر بێزار بووە لە دووشت لە زۆرداری دەسەڵات لە زۆربڵەیی ئۆپۆزیسیۆن و لە زۆرداری دەسەڵات و لە زۆربڵەیی ئۆپۆزیسیۆن تاکە شتێک کە بزرە هەڵوێست و ئاکشنە هەڵوێست و ئاکشن بزرە ینی وای لێ هات هەمووی بووە بە قسە هەمووی بووە بەوەی کە دروشم بازیە لە هەردوو ئاستا دەسەڵات کۆمەڵی قسەی ناڕاستەڵێ ئۆپۆزیسیۆنیش کۆمەڵی کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە بەڵام مەوزوعی موچە چارەسەری موچە چارەسەری ڕیشەیی پێویستی بە ئاکشنە پێویستی بە جوڵەی کردداریە پێویستی بەوە هەیە هێزەکانی ئۆپۆزیسیۆن پێنج-شەشێکن لە برێوەی هەریەکەیان بە ئاوازێک بخوێنن خەمەکەیەک خەم نییە خەمەکەیەک خەم من لە بەڕێستە پرسم خەمەکەیەک خەم نییە ئەی خێرە سێ-چوار لانی ئۆپۆزیسیۆن هەرێکیان بە شێوازێک قسەکە بڕۆ مقابلەیان کە جەناب دکتۆر سەحەفیەک بەس لەسەر تەوتین قسەیان لەگەڵا بکە بزان هەرێکیان بە جۆرە قسەکە یاخودنا بڕۆ لەسەر هەر هیچ شتێک متفق نەبن خۆ بێ لەسەر ئەم خەمە هاوبەش ئاخر خۆ کاکەجیان ئۆپۆزیسیۆن بوون بریتی نیە لەوەی تۆ مادام ئەم ڕەشە من ئەبێ سپی بم ئۆپۆزیسیۆن ئەوەی تۆ لەسەر خەمی هاوبەش یەک بخەی هەڵوێستەکانت یەک بخەی بۆچی نەوشەوە مستەفا وەختی خۆی لەگەڵ کۆمەڵ و یەکگرتووە پاکیجی چاکسازی هاوبەشی پێشکەشە کرد چونکە وت ئێمە مادام هەردوو هەمومان ئۆپۆزیسیۆنین ئەبێ خەمێکی هاوبەشمان هەبێت وایە یان وانە ئێستا ئۆپۆزیسیۆن هەستەکەی خەمی هاوبەشی هەیە ئەمەی کە من لە ڕێی جەناب تۆ باسی یەکەم گلەییە گازندەیە دەردەدڵە ئیکەم تەمەنامان نەئەکردووە بێ لە 2021 و هەوڵە دێن کە ئەم سەرەتا هاوبەشە لە خەمی هاوبەش و هاوسۆزی هاوبەش دروستکەین دروست نابێت کە دروست نابێت کەواتە دیارە ڕۆڵی ئەوانیش ڕۆڵێکە کە هەنیشیان لە دەرەوەی دەسەڵاتن هەرێکیشیان بە دەوری دەسەڵاتەوەن بەڵام وەکوتم بەڕاستی خەڵک بێزارە هەم لە زۆرداری دەسەڵات هەم لە زۆربڵەیی ئۆپۆزیسیۆن باسی کاگنەوشیروانت کرد و ئەو ڕستمەشم بینی چیت هەیە خوالی خۆش بێ کاگنەوشیروان سەرکردێکی سیاسی ئەجگار گەورە بوو کە ئیلهام بەخشەلانی کەم بۆ من لە زۆربەی ئەو مووقیفانەی کە پەیوەندی بە ویژدانی خۆمەوە هەیە پەیوەندی بە خۆشەویستیمەوە هەیە بۆ نەتەوەکەم پەیوەندی بە خۆشەویستیمەوە هەیە بۆ نیشتیمانەکەم پەیوەندی بە خۆشەویستیمەوە بۆ کۆمەڵێک مەبادی ئەم تاوانی زۆری بەناوەوە کراوە غەدری زۆر گەورەی لێکراوە لە نزیکەکانی خۆشیەوە بەڕاستی غەدری زۆر گەورەی لێکراوە و کاگنەوشیروان بوو زۆر بە تەقدیرترەوە بەڕاستی لە مێژووی هەرێمی کوردستانە بە تایبەتی لەو شۆڕشە گەورەی هۆشیاری لەو شۆڕشە گەورەی کە دروستی کرد تەبان دوو ڕۆڵی زۆر گەورەی کاگنەوشیروان مادام هەر پرسیارت کرد وەختی خۆی لە شاخ ڕۆڵێکی ئەجگار گەورەی هەبوو لە دروستکردنی کۆمەڵە و لە دروستکردنی نەمەتێکی نوێ لە خەباتی چەکداری و لە ڕوبەڕووبوونەوە لە شاریش یعنی ئەوەی کە بۆ یەکەم جار ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی دروست کرد یەکەم جار ئۆپۆزیسیۆنی دروست کرد بە مەفهومیەوەی کە خەڵک ئاشنا بێ بە مافەکانی هۆشیاریی گەورەی بۆ دروست ببێ گۆڕانکاریی ئەجگار ڕیشەیی کرد لە بواری میدیایە گۆڕانکاریی ئەجگار ڕیشەیی کرد لە بواری کاری پەرلەمانتاری و سیاسی و حیزبەتیە ئەجگار گەورن بەڵام بەداخەوە لەبەرەوەی بارودۆخی کۆمەڵگەکەی ئێمە و ئاستی هۆشیاری کۆمەڵگەکەی ئێمە تا ڕادەیەکی زۆر لەسەرێنیەوە لەبەرەوەی فەزای گشتی لەلایەن میدیای دەسەڵاتەوە داگیر کراوە لایەنە بنەماڵە سیاسیەکانی کوردستان و حیزبەکانی دەسەڵات توانیویانە هەموو شتێک ناشرین بکەن بەشێکی گەورەی ئەو هەموو شتێک ناشرینکردنە بێگومان کاگنەوشیروانێکی گرتووەتەوە. زۆر باشە دەست خۆش کاکۆشیار زۆر سپاس بۆ زانیاریەکان.